لە درێژەی هەوڵە بەردەوامەکانی هێزەکانی بەڕێوەبەرایەتیمان بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیان لە پێناوی بنەبڕکردنی بەکارهێنەری مادەی هۆشبەر و دەستگیرکردنی و تۆمەتبارانەی کەوا بەکارهێنەر و بە کڕین و فرۆشتنی پێوە دەکەن دیارە لەو چوارچەوەیەدا لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن هێزەکانمان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیان و دەواازەی نێودەوڵەتی پەروێستخان توانرا دەست بگرێت بەسەر بڕی نزیکەی 2000 دانە حەب کەواتە ئەکاتە 200 پارچە شریتی حەبی ترامادۆڵ کە ئەم جۆرە حەبە بەبێ ڕەچەتەی پزیشکی و بەبێ ڕێنمایەکانی پزیشکی بەکارهێنانی قەدەغەیە و ئەم لەو چوارچەوەیدا توانراوە 4 کەس دەستگیر بکرێت کە کەسێکیان تۆمەتباری سەرەکیە دانی بەتاوانەکەی داناوە 3 کەسی دیشان بۆ تۆمەتە دەستگیر کراون کەوا ئەو حەبانیان گواستوتەوە هەموو هەر 4 تۆمەتبارەکە بە پێی مادەی چواردەی تیرۆر لایەندا چواردەی مادەی هۆشبەرەوە بە پێی مادەی چواردەی هۆشبەر لایەن دادۆری لێکۆڵینەوەی ئاسایشەوە ڕاگیراون و لێکۆڵینەوەش لەو بارەیەوە بەردەوامە ئەوەش دادگا و دادوەر تاوانباری و تۆمەتباری ئەو 3 کەسەکەی ترکەوە گواستویانەتەوە دەردەخات ئەم 4 تۆمەتبارە کەسێکیان بەڕەگەز عەرەبە دانیشتووی بەغایە 3 کەسەکەی تریش کورد و بەڕەگەز دانیشتووی سنووری گەرمیان کەلارن بە تایبەتی دیارە وەکو ئاماژەم پێکرد ئەم حەبانە حەبە جۆری ترامادۆڵە لە دەواازەی مەرزی نێودەوڵەتی پەروێستخانەوە ویستراوە بیان هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو ئامارانەی کە لای ئێمە هەیە بە دەقیقی ڕەنگە دەقیق نەبمتایە بەڵام بە نزیکەی 60 کەس تاکو ئێستا لە سنووری بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیان بە معاونی یاریدەتی ئاسایشی کەلار و یاریدەتی ئاسایشی کفری و یاریدەتی ئاسایش دەربەنیخان و بەڕێوەبەرایەتیشمانەوە نزیکەی 60 کەس دەستگیر کراوە بە گوێرەی ئامارەکان لای ئێمەیە بەکارهێنەر و کڕین و فرۆشتن بە مادە هۆشبەرەکانەوە ئەمساڵ لە چاو ساڵان ڕابردووە کەمی کردووە